لتری باش 100 دینارە بەنزینەکە تا حەزکەی گرانە بۆمان دەرنایەنێ کوواڵەتی بەنزینەکەیش باش نییە ئەم بەنزیخانەیە لە بەنزیخانەکانی کە باشترە گینا هیچ بەنزیخانەیە لەم شارە باش نییە بەس ئەم بەنزیخانە یەک دوانێکی کە هەیە باشترن لەوانی کە کوواڵەتەکەی بۆ ئێمەی تەکسی بەس ڕاستیەکەی ئەوەی بەنزیخانە بێ لەم شارە هیچی باش نییە. پێت وایە هۆکاری گرانبوونی نرخی بەنزین چییە؟ ئەگەڕێتەوە بۆ یەکێتی پارتی قاچاقچێتی ئەگەن لە وڵاتە و تا چییە؟ هەر ئەوەیە ئەگینا بۆ لە کەرکووک و شارەکانی کە عێراق بەنزین ئەرزانە بۆ لێرە گرانە ئەو هەموو نفوسەیشی هەیە عێراق خۆی ئەمە ئەو بڕی 5-6 ملیۆنین وایە ئەو هەموو داهات و سەرەت و سامانە بۆ کوێچێ بۆ باخەڵی پارتی و یەکێتیە چێ لە من و تۆیە سەنێ ئەو پارە لە من و تۆ وەکو سەرانە وەکو دزی وەکو هەموو شتێ ئەبێ بۆم دەنگانەیش میلەت حەقیان لێ کاتەوە دار با بە ڕۆحیانە حەقی خۆیەتی من لە سێ ڕۆژەبایی لەوانەی 80,000 بەنزینم کردوێتە ئەم سیارە خۆ من نە سیارەی 6 بستۆنم پێ نە 8 بستۆن سەنیەکەم بێگاکە مەکینە بچووکە یعنی چی 80,000 بەنزین لە منە سێ ڕۆژە من ئیشەکەم ئەی چی بۆ ماڵم ناڵم پێیاکەم وەڵای ڕێزمێ بۆ جەناب داوەشینە بۆم حزبانەکە ئاواکەن لەو خەڵکە لەو میلەتە ساحەبی قسەی خۆیانین هەمیشە درویان لەگەڵ میلەتا کردووە هەمیشە ئێمە بڕیان پێ ناکەین هەتا 1000 ساڵی کە ئەم حزبانە لەسەر دەسەڵات من حسیقیان پێ ناگەم و ئەگەر ڕاستیشکە من بە درویان نەزام ئەمەە درویان لەگەڵ خەڵکا کردووە من سیخەم بە سامانە سروشتەکانی هەمووی پیاوی خۆیانە هەمووی قاچاقچیە هەمووی مافێ ئەم وڵاتەن هیچیان ڕاز ناکەن. وڵی بەڕێزم ناڕازین بەڵام مەرچەنە ناڕازی بینەر مەجبورین تی بگەین ضروریە پەک ناغێ و تینەکەی مەجبوری بە پێ هاتوچۆکی کەسیش بە پێ ناتوانێت چۆکا و هەچەند بێ هەرەوێ تی بکەین. وەکو شۆفێرێک تا چەند بارگرانی بۆ دروست کردووە گرانی نرخی بەنزین؟ وڵا کاری لە هەمووی کردووە کار لە هەموویەکە ینی مەجبوری کارە لێ بکات چکە خەریکە لیترێک بە 1000 ئەچێتە 1000 دینایێت لەوە گرانتر وەڵی هەر گەندەڵی حکوومەتەکەیگین بۆچی وایە هەر گەندەڵی و پارە کێشانەوەی لە خەڵک مەعاش چاکەن لەم لاوەشتێتر گرانەکەن ئەو چاکەن ئەم گرانەکەن ئیتر هەر سەبەبە هیچی تر نیە ئەگین بیانەیە توان هەرزانیکەن نرخەکان هیچ گونجاو نین زۆر گرانە 950 850 ئەمانەیە تاڕان بارگرانی دروستەکە یعنی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بۆتە قوربانی بەرژەوەندی کۆمپانیەکانی پارتی وێکێتی چاوچنۆکی و قۆرخکاری و گەندەڵی ئەم دوو حیزبە کارێکی کردووە کە یعنی بەوەش ڕازی نابن کە بۆکو خۆیان ئەڵەن نەوت و جۆتی ئەم وڵاتە تاڵانەکەن دەستەکەن بە گیرفانی تاک بە تاکی خەڵکە ئەمە گیرفان بڕیە هەرکی هیچ شتێکی تر نییە بێژگە لە گیرفان بڕین جا خۆی کێشەکەی ئەمانە ئەوەیە کە لە بینایەکی داخرا و لەبەر سپلێتە قساکەن و ئاگیان لە ژیان و گوزەرانی خەڵک نییە بەغدا نەوتی سپی بۆ بنێرێتەوە دابەشیکەی بەغدا بەنزینی بۆ بنێرێتەوە دابەشیکەی بەغدا کە دەوری حواڵەیەکی دەستپاکیش دوکانێکی حواڵەیەکی دەستپاکیش نابینن یعنی معقولە بەغدا بە مەسەن بۆن منە بینێر بە 450 دینارە نێرێ تۆ چۆ بەچی حەقیقەی بە 650 دینار بۆ لێ بە 450 کە بە شەرتی بەنزینەکە لە پاڵاوگەکانی قەیوان و کار و ئەمانەوە ڕابوو بەغا دیسان لە بەغا بە 450 کە ئیاتۆ بمان ئەمانە لەو حاڵەش و بازرگانی بەسەر خەڵکەوەکەن ئەیانەوە بە 650 کە ئەگەر بێت نازانین تایسە دیار نییە. والله ئەوە طبعا بە هیچ شێوەیەک رازی نین چونکی هەم سعری تەکسیش خەڵک کەم سعرەدا 30 ساڵە ئەمە حکومڕانیە تۆ جەنابیشت بە چاوی سەری خۆشت کە حاڵەتەکانە بینیکەوە بەم شێوەیە دروستە؟ یعنی بە چاوی سەر تۆ ئەبینی